رادیۆی زاری کرمانزی 92.7. بەناوی خوای گەورە و دلۆڤان سڵاوی خواتان لێبێت ئەو کاتە و گشت کاتێکتان خۆش و بەختەوار بیسەرانی بەڕێزی ڕادیۆی زاری کرمانزی و هەموو ئەو کەسانە کە بیسەر و بینەرمانن هیوادارم لە هەر شوێنێکن تەندروست باش بن و ئینشاءالله بتوانین لە ڕێگەی ئەم بەرنامەوە کە لە لایەن بەڕێوەبەرایەتی تەندروستی سۆران لە دەستگا جوانەکەی زاری کرمانزی پێشکەش بە ئەوەی خۆشەویستەکرێت هیوادارم تا کۆتایی بەرنامە گوێبستی بەرنامەکەمان بن. ئەمڕۆکەش بەرنامەیەکی جیاوازمان هەیە و لەگەڵ پزیشکێکی پسپۆڕی بوارێکی زۆر زۆر گرنگ لەگەڵ ئێوەی خۆشەویست و ئازیزین بەڵام دوای ناوپڕێکی کورت. پزیشکێکمان لایە کە هەموو دەڤەری سۆران لەگەڵ خزمەتی بەڕێزیان ئاشنایە، لەگەڵ دەنگە میهرەبانەکەی ئەو بەڕێزە ئاشنایە. دکتۆر کاوە عومەر پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان ئەمڕۆکە لە بەرنامەکەی ئێمە لەگەڵ ئێمەدا ئەبێت و زانیاری تەندروستی لەبارەی بەڵێن نەخۆشیەکانی منداڵان پێشکەش بێەوەی خۆشەویست دەکات. بەناوی دەستگا جوانەکەی زاری کرمانزی بە خێراتنی بەڕێزتانەکەم دکتۆر لە سەرەتاوە ئەگەر سڵاوێکت هەیە بۆ بیسەرەکە خۆشەویستەکانی ئێمە. سپاس دەکەم مینەخان، مەمنونتان دەبم و سپاسی بینەرەکان دەکەم. هەموویان هیوادارم هەمویان ساغ و سەلامەت بن. هیوادارم سوود لەو بەرنامەیەش وەرگرن کە بەرنامەیەکی زۆر گرنگە بۆ منداڵێن و بە تایبەتی ئەم کاتانە کاتی وەرزی کۆخە و پەسی و پۆشتانیە لە مناڵان. هیوادارم ئینشاڵڵا سوودی لێ وەرگرن. بەڵێ بەپێی ئەوەی لە نەخۆشخانەی لەدایکبوون و منداڵانیشی دکتۆر دەمهوێت سەرەتا باسی بە گشتی نەخۆشیەکان بە تایبەتی ئەو نەخۆشیانەی کە ڕوبەڕووی منداڵانە بێتەوە باسێکی گشتی بابەتەکە بکەی و دواتر ئیشاڵە بگەڕێنەوە سەر پەتایی وەرزی باڵێن منداڵان. وەڵڵاهی بە تایبەتی خۆی عادەتەن هەر ینی کات و نەخۆشی خۆی هەیە. مەسەڵەن دەبینین ئێستا کاتی پاییزە بۆ زستان ڕۆین جەوەکەی دەگۆڕێ و جۆ گۆڕینەیە تەسیرەکە سەر منداڵ و بە تایبەتی ئەو مناڵانە ئەوانەی لە مەکتەبن، چونکە لە مەکتەبەکان زۆربەی مناڵەکان دەبین نەخۆشن و مەکتەبەکەش قەڵەباڵغا و تەلەڤەی زۆرە و جا نەخۆشەکە باشتر بڵاو دەبێتەوە. زۆربەی نەخۆشەکان ئەوانەی دەیگرن مناڵان زۆربەی زۆری هەمووی ڤایرۆسە. ئەو ڤایرۆسەش عادەتەن خۆی عیلاجی نییە بەداخەوە، بەڵام مشکلەی ئێرە لێرە گواستنەوەکەیەتی بە شێوەیەکی گشتی. مەسەڵەن دەبینی نەخۆشی کۆخەیە، پەسیوە، خواردنی نەشیاوە بۆ مناڵ یان کەم نووسنە، ئەوانە هەمووی یعنی وەکو نەخۆشی داینی یان مناڵ بەرامبەر تەلەڤیزۆندا ئەنیان وەختێکی زۆر کاتێکی زۆر لەگەڵ تەلەڤیزۆنە بێت و مشکی مناڵەکە تێک دەدا، خەوێکی باشی نییە، خواردنێکی باشی نییە، بە جوڵەیە، بە حەرەکەتە، بەرگریەکی خراپیە، زوو تووشی نەخۆشیە بێ. اینجا لەبەرەوە ئەبێ زۆر ئاگامە لە مناڵمان بێ لە نووسنیان، لە خواردنیان، لە وەرزشیان، لە جوڵیان، لەو شتانە زۆر ئاگامە لێ بێ. نەک تەنها بەسەوە خواردنیان بۆ بکەین و جلکیان بگۆڕین و دوایی ئێمە کۆنتڕۆڵیان نەکەین،
بەداخەوە زۆر دایک و باوکەیە یانی دەبینی کۆنتترۆڵی منداڵی خۆی نەکردووە بۆ شتێکی زۆر ناخۆشە یانی سەواری هاتوو دایک و باوکەکان دەنون دوایی مناڵەکان ئەنون جاران وەختی خۆی وانە بوو جاران مناڵەکان ئەنووسن ئەو جە دایک و باوکەکان دەنووسن ئەوەش طبعا گەر هاتوو مناڵەکە بەکەیف خۆی بنوێ بەکەیف خۆی خواردن بخوا بەکەیف خۆی ئەوە بکات مناڵ ئەو شتە نازانێ مناڵ نازانێت تەن معنای تەندروستی چییە مناڵ تەنها حەزی لەو شتەیە ئەوەی خۆی ئارزووی لێیەتی طبعا ئەو شتانەوی ئارزووی لێیە خۆشتر و بەتامتر و باشتر و لە شتی تەندروست جا لەبەرەوە پڕەیاتە ئەو شتانە ئەگەر هاتوو دایک و باوکەکە کۆنتترۆڵیان نەبێ لەسەر ئەو شتە مناڵەکە بەداخەوە یانی تووشی گرفت دەبێت تووشی نەخۆشی ئەبێ زوو نەخۆشەکەوێ چالاک نابێ مێشکێکی بەقوەتی نابێ بەرگری باش نابێ جوڵەیەکی زۆریە بێ اینجا لەبەرەوە هیوادارم بۆ هەموو دایک و باوکەکان ئەبێ بڕک یعنی ئاگاتان لە مناڵی خۆتان بێ یعنی خۆشەویستی خۆتان بڕکەم کەنەوە یعنی ئەگەر مناڵ پێویستی بە خۆشەویستیە بەڵام خۆشەویستێکی هاوکراوە نە ئەبێ خۆشەویستێک بی بە مناڵت سنووری هەبێ سنوورێکی سووری هەبێ بەڵام بەداخەوە لە ئێمە ئەو سنوورە سوورە نییە بەکەیف خۆ سنوور سوور نییە سەوز نییە کەوس زەر نییە هیچ نییە بەداخەوە اینجا لەبەرەوە مناڵەکانمان زۆربەی زۆریان تەندروست نین جا لەبەرەوە نەخۆشەکەون با بڵێن پرسیاری با بڵێن سەرەتای بەرنامەکەمان با بەوە دەست پێ بکەین کە ئێمە چۆن بتوانین دایک و باوکان بە تایبەتی ئەوانە کە ئێستا گوێبیستی ئێمە چۆن بتوانن لە کاتی کۆرپەڵە لە کاتی منداڵی زۆر زۆر ساوا بتوانین سیستەمێکی باش بۆ منداڵەکە دەرخان بکەین بۆی کە هەم بەرگری بەرزبی لە بەرامبەر نەخۆشیەکان هەم سیستەمێکی تەندروست بی بۆ منداڵ چۆن بتوانین وا بکەین وەڵڵاهی خۆم هەموو جارێکەڵێم دایک زۆر گرنگە بۆ تەندروستی مناڵ دایک دامن لەگەڵ مناڵەتی زۆربەی کاتی لەگەڵ مناڵەکەیەتی ئەو جە دایکەکە ئەگەر هاتوو ئێمە دایکەکە وشیار بکەینەوە شتی باشی بدەینێ زانستێکی باشی بدەینێ ئەوە تەسیرەکە سەر مناڵەکەی بەڵام ئەگەر دایکەکە زانستێکی باشی نەبێ هیچ معلوماتێکی نەبێ لە دەوروبەری خۆی خڕکاتەوە ئەو مناڵەکە هینە بێ ئەنی بەرەو تەندروستێکی خراپ بێ دایک دەرەجەی یەکەمە بۆ تەندروستی منداڵ لەبەروەی هەر شتێک لە مناڵ دروست بێت لە مناڵیەوە ئەتوانیە بێت دەستکاری بکەی کە لە مناڵیەوە دەستکاریت کرد و سیستەمت بۆ دانا ئاسانە بەڵام لە گەورەی ناتوانین سیستەمی بۆ دانەی دەوری باوک و دایک چییە لێرە مەسەن دەوری دایک و باوک لێرە مناڵەکەی مەسەن ئەبێ لەسەر خەتێک بڕوات ئەگەر لایدا لەو خەتە بیگەڕێن نەو خەتی خۆی باشە ئەوە دەوری دایک و باوکە بەڵام لا ئێمە وانییە بەداخەوە یعنی کۆنتترۆڵیان نییە سەیری دەوروبەری خۆیانەکەن سەیری خەڵکەکە مەسەن دەبینی مناڵەکانی دەوروبەریان هەمویان کێک و شتی خراپە خۆن ئەڵە بۆ ئەوان دەیخۆن با ئێمەش بخوا پاریان ئێنێک بۆ مەکتەب هەر لە خۆیان ش دەکڕن ئەڵە هەمویان وانە ئێمەش باوە بکەین ئێم ئەڵێن بابێت تو ئێوە علاقەتان بە کەس نەبێ هەرێک و علاقی بەخۆی بێ تەندروستی مناڵ لە هەموو شتێک گرنگترە باشە سبەینی دووز بێ ئەگەر هاتوو تۆ تەندروستێکی باش دروست نەکرد بۆ مناڵت خۆ زەرەرەکەی و مناڵەکەش زەرەرەکە اینجا لەبەرەوە لە بیدایەتەوە نەختێک توندایەتیت هەبێ سنوور دانێ بۆ مناڵت کە سنوورت دانە ئەو وەختە مناڵەکەت تەندروستە بێ و سبەینی دووز بێ هیلاک ناوی بۆ مناڵە مناڵەکەت تەندروستە بێ بەرگریەکی باشێ بێ نووسنێکی باشێ بێ ئەڵێ وەڵڵاهی مناڵم نانوێ خۆی هاتوو بۆ لام عمری 5 ساڵە سیستەمی بۆ دەنەناوە هەر لە مناڵیەوە
هەر بەکەیف خۆیان نووسونە اونجا لە 5 ساڵی لە 4 ساڵی ئەڵێ نانوێ یان لە 30 ساڵی کە سیستەمت بۆ دەنناوە یعنی کەواتە ناتوانانی لەو عمرانە سیستەمێکی بۆ دانی ئەبێ هەر لە مناڵ و لە یەکەم ڕۆژەوە دانیشی سیستەمی بۆ دانی زۆر یعنی بەداخەو زۆربەی خەڵک وایە بەڵام هەیە یعنی دەبینی ئەوانش ینی زۆر کەمن دەبینی منداڵیان بە شێوازێکی سیستەم بەخێویان کردوونە کە دێم بۆ عیادە بۆ لام ئەبینم مناڵێکی ئارامە بێ حرەکەتە بێ جوڵێ یعنی ناڵم یعنی جوڵەی نییە و بێتاقەتوان نا تەندروستە کە قسەی لەگەڵکەی قسەیەکی مەزبوط بۆ دەکات شەرمت لێ ناکات و دەنگیشی تەقریباً بەرزە ئەو مناڵانە ئەوانەی زۆر نازیان داونەترێ ئەوانەی هەر لە خۆیان بەکەیف خۆیان ئەجوڵێنەوە ئەوانە ترسنۆکن ئەوانە قسە ناکەن شخصەتێکی زەعیفیان هەیە کە قسەیان لەگەڵەکەی ئەگریە عمری دونیە مناڵێکم بۆ هات عمری 9 ساڵ بوو قسەم لەگەڵ گێکی گریە وتم عمرت 9 ساڵێک گریە یعنی معقول نییە تۆ 9 ساڵ بگری لە دەرەوەش عمری دەبینێ عمری ساڵێک و نیوە یان 2 ساڵێک کە قسە بکات قسەت لەگەڵەکات جوابت دەداتەوە وەگەر فاسشی بکەی اعتیادی دادەنیشێ فاسی بۆ دەکەی بەبێ مشکلە ئەوە دەگەڕێتەوە سەر دایک چۆن چەند بە قۆت بێ لە ماڵەوە چونکە دەوری باوک لەو مەرحەلانە بڕک کەمە لەبەرەوەی زۆربەی کاتی لە دەرەوەیە بێجگەلەوە بابەکەش یعنی کە یەتەوە مەسەلەن ئەو کاتانەی کە لە ماڵەوە بێ یان کە دێتەوە چییە کام مەجموعەیە کێک و پسکی توان دێن لەگەڵ خۆی بۆ مناڵەکە هەتە دڵیان خۆشکە ئەوەزانێ شتێکی باشی کردووە ئەوە تەمان شتێکی خراپە باشە لە جاتی ئەو شتانەی بۆ بێنی گەمەیەکی بۆ بێنە گەمەیەکی عەقڵ و فکر و ئەو شتانە خواردنەکە بەجێ بڵێ بۆ دایکەکە ئەو شتانە زۆر میمە و بە دایکەکەش بڵێ خواردنی تەندروستیان بدرێ بە دایکەکەش بڵێ قەت پاریان نەدرێ و بەدایک سیستەم یعنی تۆ چۆن مناڵ وەکو هەویرەکە چۆن بشێلی وات بۆ دەرەچێ ئەگەر بە جوانی شێلات مناڵەکەش وا دەرەچێ ئەگەر بە ناشرینی شێلات هەویرەکەت بۆ خراپ دەبێت تەواو ئیتر ناتوانێ چایکەیتەوە تەواو ئیتر لەبەرەوە هیوادارم بۆ دایک و باوکەکان ئەبێ ئاگایان لە مناڵی خۆیان بێ ئەبێ مامەڵەیەکی باشیان لەگەڵکەن ئەبێ سیستەمێکی جوانیان بۆ دانێن مناڵەکەیان هەڵەیان کرد لە هەڵەکەیان با بگەڕێنەوە و نەکەونە ژێر فشاری مناڵ ئەوە زۆر میمە کەواتە بەر لەوەی کە پلانی منداڵبوون دابڕێژن پێویستە دایک و باوک لەگەڵ ئێکە بگەنە ئەو بابڕین ئەو ڕاستیە کە پێویستە لە پەروەردەکردنی منداڵ بابڕین سیستەمێکی زۆر تەندروست دابنێن وەکو بابڵین شیرپێدانەی سروشتی خشتەی کوتان ئەو بابەتانە زۆر گرنگم بۆ تەندروستی منداڵ بەڵام بەر لەو بابەتانەش بەڕاستی پلان و بەرنامە بۆ ئەوەی کە سیستەمێکی گونجاو بۆ منداڵ دابنێن هەم بۆ خەوی هەم بۆ خواردنی هەم بۆ شێوەی ڕەفتارکردن بۆ منداڵێکی خوانەخواستە شەڕانجێز و یان خود بەڵێن بەو شێوەی کە باست کرد کە منداڵێکی 9 ساڵان نەتوانێت توانای ئەوەی نەبێ وەڵامدانەوەیەکی خێرا و تەندروستی هەبێت. دکتۆر با پرسیارەکەی دیکەمان باڵێن ئاراستی بەڕێزت بکەین نەخۆشیەکان زۆر بووینە ڕوبەڕووی منداڵانە بێتەوە لەو کاتانە پێویستە دایک و باوک لە کاتی نەخۆشبوونی منداڵ لە چ کاتێکە سەردانی پزیشک بکەن لۆ نمونە هەر ئەو نەخۆشی هەڵامەت و سەرمابوونەی کە ڕوبەڕووی منداڵانە بێتەوە ئایا لە ماڵەوە ئەتوانن هاوکاری منداڵەکە بکەن بەرلەوەی بگەینە نەخۆشخانە یان باڵێن پێشنیارت چیە بۆ دایک و باوکانە کە منداڵیان زوو نەخۆشەکەوێت بەرگر و توانای جەستەییان کەمە ئێمە مشکلەی دیسان دەگەڕێن و مشکلەی هین ینی دایک و باوک کە شارەزایان نییە لەسەر هیچ شتێک باشە جا لەبەرەوە دەبینی هەڵەیەکی زۆرەکە مەسە مناڵەکەی 1-2 ڕۆژە دەبینی تا هەیە یعنی سەبر ناگرن بزانن برک
هاي بدني اشتي بسيطي بوكم بس تاكي بين نخوارو هون أرون يكسر بلا ماردن أرون يكسر بداخل لا أيام اللي الصيدلي وشتانه زور يعني أتواني درمان بكري بس راحتي خود يعني برو أتواني هر درمانك شي درمانك البيع إلا أي حتى كوزيت أتواني لصيدلي بكري باشا سنور نية ليرة لدروا وانية ناتواني تنها أتواني شروي باراسول بكري يعني مالتي فيتامينك بكري أوانا أتواني أوانا بكري أوانش هر خوشي هي لا هن لو بازارانا أواني دروغراي بيدالين يعني بازارك هني بجلك وهني مكياج وهي من دالان وخوارني من دالان أوش ثانية أوانا لويش هي بلام كدرمان تأثيري هبه لسر بشر و دكتور بينوسي أبي دكتور بينوسي أو بهيش شويك نتواني ورقري إلا براتشتت هبه باشا ليرة أوش ثانية لبروش خلقك يعني تشجيع بوا أو طبعا أركي حكمتي شها لو شتا يعني أقل هاتو دبيني هاو صدري بكيف خوي درمان بفروشي يصيد لك شو هلا من بقازانش كم يعني أوش سيستميان بودان الناوبلين حكمت لبروهين دبيني أو بكيف خوي دفروشو كس مراقبينك لير إشكالك هي كدبيني درمانك بأسان وردجيري أوش أروى بأسان يورك أي كري باشا ككري درماني كري بهالا كري أو وقتا عزتي منالك آية ومنالكش بي باش نابي فعريكي زوري سرفر عزتي منالي دا وبيسودي جبو باشا ياما الليرة ثقافتي درمان وشتانا من نية بداخل الليرة هرون دي منالك يك روج دو روج نخوش بي فلا ماردن أرون يكسر درمان بو أكرن ودرمان يدن محاولة كان ببسو 4 ساعات ببسو 8 ساعات منالك چاك بيتو آخر شتيوانية للدنيا باشا يان هي أو لايك يان هي دبيني دايكو باوكيكي إهمال هي دبيني منالكي نخوشة التايكي هي دي أو يكي دي بيش نية مشكلة نية أو تاي چاك بيتو يلا هيش نية مشكلة نية دبيني لبرا توشي قشكب أو منالا باشا يان دبيني التهاباتك زوري هبوا باشا أوانا هوكاري هنا يعني خوي ثقافتي أو ملتي باشا كوال خلق دكا ودومينيش ليرة دايك يكم نوبري هي أو النوبريان هي أوانا زوربيان شارزان نيا لكي ورقن لدوروبر ورقرن كلا دوروبر ورقرن دوروبر دائما خوي براسي داني يما ألين دنيا تا يعني بروبيش ودروا شد أقوري يعني شرطني يعني أقصانا أوي أمر أي كين سبينش عين قصة كان بقوري بكينوا سبين دوز بيدواي صادق 2 سال يحكي بيم بلا والله أي بو أقصد كردو إسا قصيك دنيا تطورك دنيا علمة دنيا شتاء باشا أتخود دانا نشي لسر يك بابت جاران وقتی خوی مثلا بلین درمانك دهاتنا و بازار يعني باش مثلا بنوع نخوشيك دوای 25 سال زانيان او باش نيا بله باشا دوای راين كيشا فما شو نخوشي كان جورا وجور بين هستان زيادة راين كيشا يعني كواتا علمك تطورك ديتيان باش نيا وبلان بو نخوشكي باش بلان اعراض الجانبي زور بوا راين كيشا وتو يمش وا ابي وا فكر كينوا يعني اما كبحثي لانك كم بلين الله ملانك باش نيا الله بو اما خو حمو بلانك بخو كراين حمو من هيش عيب مانيا كاكا عيبت هي بس تو لمالو دانشتوي تو لا نازاني تخود دكتور نيا حتى لخصخانه بي حتى حالات تبيني بي باشا خو حموي والينا مثلا حموي والينا بلام اما الين لانك هاو بو شويه ما صفاتي لانك خرابونا كاين لانك ابي يعني اشتكى مناقشي تدابي يعني خوش مناقشي تدابي يعني كزر بحثي موضوع دكم
خەڵک هەیە مناقەشە ناکە تەنها ئەی بڕێ و تەواو باشە یعنی ئەوەی نییە لە بەروی فکری نییە بۆ مناقەشە وشێت یەکسەر ئەی بڕێ یان قسەیەکت پێڵێ یان ئەوەیە بەڵام لە دەرەوە نا مناقەشەت لەگەڵەکە یان هەیە هەندێک خەڵک هەیە ئەویش ینی لێرەش هەیە بەڵام کەم بنەوانە ئەوانش دانش مناقەشت لەگەڵەکەن کۆمنتت بۆ دنێرن تۆش پیان نەڵێن تێگەێنی حتە بگاتە نەتیجەیەک حتە تێبێت باش بۆ پێی بەڕێز دکتۆری و با بڵێن ئەو سەردانکەرانە کە دێن سەردانی بەڕێز دەکەن بەڕێزت ڕێژەکە دیارەکەی لۆ نمونە لە 10 منداڵ لەوانەیە 2 منداڵ بە هۆکاری لانگ با بڵێن تووشی هەندێک با بڵێن گرفت بووە وایە کەواتە ینی ئەو بابەتە بەڕێز دەتوانانی دەستنیشان بکەیت نەکا وڵاتێک بڕێن بەڵام ئایبنیە منداڵەکەم لانگ گەورە کردی و مشکلەی نەبووە کەواتە ئەگەر لە باڵێن 10 منداڵ 2 منداڵش تووشی گرفت ببن ئەوە گرفتە بەڕاستی و پزیشکان پێویستە قسەی لەبارەوە بکەن و ئامۆژگاری هاوڵاتیان بکەن کەواتە گوتمان تا نیشانەیەکی مەترسیدارە بۆ تەندروستی منداڵ و پێویستە سەردانی پزیشک بکات بەڵام نەک با بڵێن لا کۆڵانەکان و دەرمان وەرگرتنی زۆر و خێرا و دەرمان وەرگرتن بۆ منداڵان زیاددانی دەرمان پێدانی دەرمان بۆ منداڵان پێت وایە دکتۆر ئەوە بەرگری جەستەی منداڵ بینتە خوارێ لەم بەرامبەر نەخۆشیەکاندا وەڵڵاهی زۆر دێنیتە خوارە نەک بەس دێنیتە خوارەیان تۆ دەرمانێکی دەدەیتێ بۆ مناڵێک کە هیچ مشکلێکی نەبێت تەنها ڤایرۆسەیە خۆی چاکە بێتەوە ئەڕۆی بارێ دەرمانی ئەنتیبایۆتیکی دەدەیتێ ئەو ئەنتیبایۆتیک بەو ئەنتیبایۆتیکە چاک نەبۆتەوە ئەنتیبایۆتیکەکەی دیدەیتێ ئەنتیبایۆتیک چییە ئەوە ئەڕۆ میکرۆبە کوژێ کە بڕاتە ناو گەدەی 2 نوع میکرۆب هەیە میکرۆبی باش هەیە و میکرۆبی خراپ هەیە ئەو هەمووی لا دەبا خراپ و باشەکە لا دەبە کەواتە بەرگری نەما ئەو مناڵە ئێمە خۆمان ژیانمان لەسەر میکرۆبە لەسەر میکرۆبە باشەکانە ئەو میکرۆبە باشانە ئەگەر نەمێن لەگەدا ئێمە تەندروستیمان باش نابێ جا لەبەرەوە دەرمانی ئەنتیبایۆتیک و ئەوشتانە بەڕاستی وەکو شەربەتی لی هاتووە وەکو چۆن ڕۆی شەربەتێک دەکڕی لە سوپەرمارکێت وای لی هاتووە ئەنجا کۆنتڕۆڵش ناکرێن نازانم یعنی بە هیچ شێوەیە کۆنتڕۆڵ ناکرێت نە لای خەڵکەکە کۆنتڕۆڵەکرێ نە لای حکومەتش نازانم ئەوان پلانیان چۆن نییە ئاەتوان کۆنتڕۆڵ نەکەن یان بەهۆی شتێکەوە ناتوان ئەو شتانە بکەن لێرە ئامۆژگاری چی بۆ دایک و باوکان دکتۆر ئامۆژگارێکم یعنی من زۆرم تۆ تەمان زۆرم بەحس کردووە و پێیان دەڵم تکایە منداڵتان کە نەخۆش بێ چاوەڕە بکەن چەند ڕۆژێک بزانە ئەگەر هاتوو مەسەن تایەکی سووکی هەبێ شتێکی بەسیتی بۆ بکەن ئاوێکی بدەنێت کەم ماداتی بۆ بکەن پارەسۆلێکی بەسیتی بدەنێ دیتە 3-4 ڕۆژ چاک نەبووە بڕۆ سەردانی دکتۆرکە باشترە لەوەی بڕۆی دەرمانی بدەیتێ مەسرەفێکی زۆر مەسرەفکەیت و مناڵەکەشت عەزیز بدەیت و دوای ئاخرەکەی مناڵەکەشت مشکلێکی گەورەی نەبێت و دوو هەمیش لە عینەکات نەک ئێهمالیش بن لە عینەکات دەبینێ مناڵەکە نەخۆشە زۆر نەخۆشە تو لێرە ئێهمالی زۆر نەخۆشیان بۆ هێناوە لە کاتێکە تەواو ینی کەوتووە بابە بۆ نەتهێناوە وەڵی خەڵک پێوتم ئەو لە هیچی نیە خۆی چاکە بێت هیچ نیە خۆی چاکە بێتەوە خۆشیەوە هەفتەیەکە 10 ڕۆژە نەخۆشە تووشی خینی ژاراویە بووە یعنی وەزعێکی ناخۆشە جابجار یعنی دەستی ینی ژیان لە دەست دەدا ئەو مناڵە بەهۆی نەزانین دایکەکە و نەزانین دەوروبەری باشە ئەوە مشکلمانە ئێمە لێرە دەوروبەر زۆر تەسیری هەیە لەسەر دایک ڕەنگە نیشانەکانی نەخۆشیەکان لە یەک کاتدا زۆر بە یەک بچنەوە یعنی شکلی یەک بن نیشانەکانی نەخۆشیەکان بەڵام لە ڕاستیدا پزیشک بڕیارەدا کە ئەمە چ نەخۆشیەکە ڕەنگە نیشانەکانی بڵێن هەڵامەتی هەبی منداڵەکە بەڵام کێشەیەکی دیکەی هەبی گرفتەیەکی دیکەی هەبی پێویستە دکتۆر بڕیارە سەر ئەوە بدات و ئێمە لە خۆڕا لونمونە دەرمان نەدەینە منداڵەکان بە تایبەتی ئەوەی کە باسی زۆر با بڵێن گرنگ بوو کە باس لەوە کرد زۆر دەرمان خواردن با بڵێن بەرگری جەستەی منداڵ با بڵێن زۆر کەماکاتەوە
دکتۆر بەڕاستی گرفتێکی زۆر گەورە هەیە ئێستا کە ڕەنگە ئەو بەرنامەیەکی بوێ بەڕاستی بە تایبەتی شیری دایک و یانخود بەڵێن شیری قوتوو ئێمە دەمانەوێت جیاوازێک لێرە دروست بکەین زۆر دایک با بڵێن ئەمە سەردانمانەکەن یان ئەوتە باسی لەوەکەن کە من شیرم هەیە بەڵام شیرەکەم منداڵەکە تێر ناکە ئایا ئەوە لە ڕووی زانستیەوە ڕاستە؟ نه ڕاست نییە ئەوە طبعاً خۆی ینی شیری دایک هەر لە بیدایەتەوە کەمە لە بەرەوەی مەعدەی مناڵەکە بچووکە باشە کە بچووک بێ خی گەورە وا دروست کردووە کە ینی تەناسبێ بێ لە بینی شیر لەگەڵ هین مەعدەی مناڵەکە ئەگەر هاتو مناڵەکە مەسەن دەبینی شیرەخوا پێویستی بە مەسەن یەک سیسییان دوو سیسییان بیدایەت مەعدەی هەرەوەندا ئاگرێ ئەو هەر لە خۆیەوە ئەڕوا شیرێکی بۆ کڕێ بە قسەی خەڵک بە قسەی دراوسێ و بە قسەی ئەولا شیرێکی بۆ ئەکڕێ مایدەی پڕکات ئەوجا خۆی چاوەڕ ناکە حتاکوم ئەو سیستەمە دروست بێ لە بینی دایک و مناڵ سیستەمێکی جوانە خۆی ئەوێ بگریە ینی خۆکە گریا مەبەستی مناڵەکە مەبەستیەوە نییە برسێتی احتمال غازاتی هەیە باشە دایک ئەڵێ وەڵاهی من شیرم کەمە یاڵمقەی ناکە با شیرتکەم بێ بە شیرت هەر دروست دەبێ ئاو بخۆ خواردن بخۆ زووبی خەسەر مەم کرد هەتاکو ستیمولیشن بکات بڕاتە مێشکێت دۆپامین ئەوشتانە دروستکە پرۆلاکتین دروستکە ئەو شتانە دروستکە کە شیرت زۆر بێ باشە بەڵام ئەگەر هاتوو شیرت دای شیری خۆتو ئەو سیستەمە خۆت تێک دەدەی کە تێکتدا احتمالە شیرت کەم بێتەوە بەڵام ئەو ژنانە ئەوانەی نە ژن هەیە ئەڵێ من شیری خۆمەی دەدەمێ خۆی قەراری داوەتەوە شیری خۆی دەداتێ ئەوانە شیریان زۆرە ئەوانە خۆیان شیریان زۆرە لەبەرەوە مێشکی خۆی عەقڵی خۆی داناوە ئەبێ شیری خۆی بداتێ کەواتە مێشکی حازر کردو بە شیر دروستکردن وانە ئەو وەختە پرۆلاکتین زیاتر دروست دەبێت بەڵام ئەو ژنانە ئەوانەی قەراریان داوە نە ئەبێ شیری قوتووی بدەمێ کەواتە لە مێشکی خۆی داناوە لە مێشکی خۆیدا ئەبێ شیری قوتووی بدەمێ مێشکەکەش ئەڵێ ئەمن بۆ کەواتە پرۆلاکتین زۆر دروستکەم ئەوە دایناوە شیرە دروست ینی کەواتە پرۆلاکتین کەمە بێتەوە یەکەم بۆ ئەو وەختە شیرەکەشی کەم دەبێتەوە ئەو یەکێکە لە هینەکان لە شتە گرنگەکان لەبەرەوەی هین تاخیر شیری دەداتێ ینی مەمکی کەمە ژێ ڕفلەکسەکە کەم ئەڕات بۆ مێشکی ئەویش تێدەگا کە ڕفلەکس و شانە کەم ڕۆی بۆ مێشکی کەواتە پرۆلاکتین دروست ناکە شیرەکە کەم دروست دەکات دوای کە شیر کەم دروست بوو ئەوە تێر نابێت کەواتە ڕوا بۆ شیری قوتوو کە ڕۆژە شیر و قوتوو بە چی دەداتێ خۆ بە مڵاک نەیداتێ بە مەمە دەیداتی وانە کە بە مەمە دیدایتێ ئەو سەری مەمەیە قاڵبی سەری مەمە لەگەڵ قاڵبی مەمکی دایکەکەی فەرقی هەیە هی مەمە ئاسانترە شیرەکە خۆشترە شیرینترە باشە چییە کە دوایی ماوەیەک جارێکیدا دوای دیکە بە دوو دوای دیکە بە سێ دوایکە بە چوار دەبینێت دایکەکە شیرەکەی وشک بوو باشە شیرەکی وشک بووە وەختە ناتوانێت تر هەر مەحاڵەکە بیدە بە منداڵی فێری قاڵبی هینەکە بووە قاڵبی مەمەکە بووە ئێتر حەزی لەو شیرە نییە هیدای کە زۆر بە زەحمەت هێدە دەرەوە ئەو بە زەحمەتی کە دێتە دەرەوە وای دروست کردو کە هەتاکو هین چەناگەی هەتا دەمی بەقۆت بێ بەڵام ئێمە مەجای نادەینی ئەو شتانە بۆ مناڵەکانمان جا لەبەرەوە دەبینی مناڵەکە دەبینێ شیری مەمە بە ئاسانی دێت و شیری دایکەکە بە زەحمەت دێ نزیکی ناوێت بێتەوە هەرەی خاتە سەر سنگی یەکسەر زانی ئەوە مەمکە قوڵی ناکات مەجبورە دایکەکە وەختە بڕۆ شیری بداتێ شیری قوتی بداتێ تەمان ئێمەش خۆمان دەزانین کە شیری دایک چەند سوودی هەیە بەڵام بەداخەوە یعنی خەڵکەکە نازانە بە تایبەتی ئەوانەی هینن ینی نۆبەریان هەیە ئەوانەی نۆبەریان هەیە زانیاریەکی باشیان نییە لەسەر شیری دایک اینجا هیوادارم دایکەکان ینی پڕ نەدێنە سەر شیر قوتوو محالە بکەن خواردنێکی باش بخۆن
ئاوێکی زۆر بخۆن شیریان باشە بێ تاکیدم بڕێک چاوەڕێکە بڕێک سەبر بگرێ سەبر و ئارامیان هەبێ لە سەرەتای منداڵبوونەکە بڕێک سەبر بگرێ شیرەکەی خۆی زیاد دەبێ و دۆمێنی شیری دایک مانگ بە مانگ دەگۆڕێ نەک بە مانگ یعنی هەفتە بە هەفتە دەگۆڕێ بە جۆرەی پێویستی مناڵەکەیە باشە مناڵەکە دەبینی زوو دێت مەمکە بژێ ئەنێ برسیتی کەواتە دروست دەکات ئەگەر تاخیر بمژێ یعنی مەمکەکە ئەڵێ مێشکەکە ئەڵێ ناوە دیارە برسی نییەوەدە کەواتە بۆ شیر دروستکەم جا هیوادارم هەر دایکێک کە مناڵی هەبێ زوو بیخاتە سەر مەمکی هەتا بیمژە و ڕفلکس دروستکات پرۆلاکتین دروستکات و شیرەکەی زۆرتر بێ و ئاویش بخوا خواردنێکی باش خواتەوە شیرێکی باش دەبێت ئەو دایکانەی ڕوبەڕۆی باڵێن نەشتەرگەری ئەکرێنەوە لە سەرەتاوە هیچ پێشنیارەکەی بەڕ دوونمونە ئەو کەسە بتوانین لێ ڕۆژەکانی یەکەم شیری قوتوب بداتە منداڵ ئایا ئەوش فێربوون دروست دەکات دکتۆر؟ خۆی فێربوون دروست ناکەوە ئەگەر هات و دایکەکەی قەراری دابێ کە شیر خۆی بداتێ فێربوون دروست ناکات باشە بەڵام ئەگەر قەراری نەدابێ نە فێربوون دروست دەکات قەرار لەژێر دەستی دایکە ئەگەر مەسەڵەن بیەوێ بڵێ وەڵڵاهی من ئەبێ شیری خۆم بدەمێتەوە مێشکی هەموو مێشکی هۆرمۆناتی هەموو شتێکی خۆی حازر کردووە بۆ شیر دروستکردن بەڵام ئەگەر دوو دڵ بوو ئەو شتانە هەمووی تێکەڵ و پێکەڵە بێ و هەمووی کەمە بێتەوە و شیرەکەشی کەمە بێتەوە قەرار لە دەستی دایکە ئەوە هاتین و دایکەکە لۆ نمونە بە هەر هۆکارێک بێ نەیتوانی شیری خۆ بداتێ شیرە قوتوو ئەتوانی جێگەی شیری دایک بگرێتەوە یان ئەوە تا حتمەن دەبێ پێویستی بە پسپۆڕی تایبەت بە منداڵان هەیە بۆەوەی کە شیرەکە دەستنیشان بکە یان دایکەکە خۆی ئەتوانێت بڕیارەوە سەرەوە بدا خۆی شیر ئێستا ماشاءڵڵا لێبێ لە کوردستان ئێستا شیر بۆتە هین یانێ ئەوش بۆتە تجارەت و شیرێکی زۆر هەیە لە بازار یان تقریبا 6-7 نوع شیر هەیە لە دەوڵەت لە کوردستان ئێمە 5 ملیۆنین هەمن کە ڕۆمە ئەڵمانیا 80-90 ملیۆنن 5 نوع شیریان هەیە باشە لەوە زیاتر ناهێنن بەڵام لا ئێمە لە کوردستان بەداخەوە هەر دکتۆرێک مەسەڵەن دەڕوا شیرێک دەنووسێ بۆ دایک هەر سەیدەرێکە ڕوا شیرێکە نووسێ بۆ دایک هەر نۆرینگەیەک شیرێکە نووسێ بۆ دایک باشە ئەو شتانە تێکەڵ و پێکەڵ بووە سیستەم نییە یعنی کە ئەو شتە هین ڕێگر بێ لەسەرەوە خۆی بە نسبەتی شیری مناڵ کێ ئەبێ بینوسێ تەنها ئەبێ دکتۆری مناڵان بێ دکتۆری مناڵ حەقی هەیە ئەو شیر بنووسێ کەسی کە حەقی نییە شیر بنووسێ حتا دکتۆری ژنان ناتوانێ شیر بنووسێ بۆ مناڵ لەبەروی مناڵ گەشەیە درێژیە ئەو ئەزانێت چنەوە شیرێکی بۆ بنووسێ ئەکید دکتۆری باشمان هەیە هەڵە ناکەن باشە وەکو پێم وتی ئێستا یعنی حتا گەر بڕێتە مەسەڵەن دوکان بۆ پێ بڵێ ئەو شیرم بدرێت تۆ داتێ هیچ مشکلی نییە یان بڕێتە هەر دوکانێک بڵێ وەڵا من ئەو شیرە ئەیەم بە مناڵم یەکسەر دەڵێ ئەو شیرە باش نییە ئەو شیرە وەرگرە باشە پێی دەگۆڕێ اینجا لەبەر دایکەکان زۆربەی دایکەکان دەبینی چەند جار شیری گۆڕیوە هیچ مناڵەکەش هیچ کێشێشی نەبووە لەگەڵ شیری یەکەم بڵین بەڵام پێیان گۆڕیوە اینجا هیوادارم ئینشەڵڵا بەشکم لە یعنی ئەو شتانە یعنی چاک بکرێتەوە و خەڵکەکەش ئیسفادەی لێکە خۆم مەبەسم نییە قسە لەسەر هیچ کەسێک بکەم بەڵام سیستەمەکە وایە بەو شێوەیە ئێمە محەممەد حتا دکتۆرەکانیش ئەوانیش دەیگۆڕن بەڵام دکتۆرەکان عادەتەن بە جۆرەی هین دەیگۆڕن بە جۆرەی سەحەتی تەندروستی منداڵەکە دەیگۆڕن دەست خۆش دکتۆر پێویستە دایکان هوشیار بکرێنەوە بە تایبەتی لەو بارەوە پێویستە ڕاگەاندنیش لەوێ خۆی هەبیتن هوشیاری زیاتر بڵاو بکرێتەوە بەڕاستی ئەو پرسیارانەی کە من ئاراستەی بەڕێستم کرد ڕەنگە هەر یەک پرسیار بەڕاستی یەک بەرنامە لە خۆ بگریت چونکە بابەتەکان زۆر با بڵێن هەمە جۆرەنە
بە تایبەتی لە بابەتی منداڵان بەڕاستی زۆر زۆر هەسیارن پێویست ناکە هەر دەرمانێک یان خود هەر جۆرە ڕەفتارێک یان خود بە بڵێن هەر شتێک بۆ منداڵان بەکاربێنین پێویستە زۆر زۆر بە وریاییەوە مامەڵە لەگەڵ منداڵان بکرێت بە تایبەتی لەگەڵ تەندروستی منداڵان. دکتۆر دیارە ئەگەینە کۆتایی بەرنامە پێم خۆشە لە کۆتایی بەرنامەکە ئەگەر شتێک مابی کە من لە بیرم چوبی پرسیار بکەم یان خۆت هەندێک ڕێنەمایی هەبێ ئاراستی بینەرانە و بیسەرە خۆشەویستەکانمان بکەین. وەڵاهی من حەزەکەم بە دایکان و بابام پێیان بڵێم ئاگاتان لە تەندروستی منداڵتان بێ. تەندروستی منداڵتان لە خۆتان مهمترە و لە خۆتان گرنگترە باشە. زۆر یعنی ناڵم ژن دایمە دانیشە هەر چێشت و ماڵ بسوڕێت و جل بشوات و ئەو شتانە بکات و مناڵی خۆی ئێهمال کات باشە. ئەبێ ئەو شتانە بکە مەسئولیەتە خۆی مەسئولیەتێکە گەورەیە لەسەر دایک، بەڵام بابەکەش هەر مەسئولیەتیشی هەیە لەسەر لە دەرەوە ئەڕوا هێنێ پارە دێنە بۆ عایلەیە هەرێک و مەسئولیەتێکی تایبەتیانە، بەڵام دایکەکە زۆر گرنگە. هەبێ دایک و باوک کاتێک دانێن بۆ مناڵی خۆیان یاریان لەگەڵکان بیان بنە دەرەوە، یعنی شتی باشیان بۆ بکەن، قسەی خۆشیان بۆ بکەن، حەقایەتیان بۆ بڵێن کە سبەین دووزبەی سوودی هەبێ بۆ مناڵەکە باشە. یعنی هەتا مناڵەکە مێشکی بەقۆت بێ و یاریەکان کە بۆیان دەکەن دام هەموو جارێک دەڵێم یاری عەقڵیان بۆ بکڕن، یاری فکریان بۆ بکڕن. دایکەکەش بابێت هەندێک لە کاتی خۆی دانێ بۆ مناڵەکە نیو سەعاتێک نیو سەعات بەیان سەعاتێک ئێوارە پێش نووسن حەقایەتی بۆ بڵێ، چیرۆکی بۆ بڵێ، ئێوە مناڵ ئارام دەبێ، حرەکەتی کەمە بێتەوە. و دومیش تکایە ئاگاتان لە مناڵتان بێت، تکایە دوورکەونەوە لە شتی شیرین و کێک و پسکیت و ئەوانە. بەداخەوە من گلیکم هەیە لە حانوتەکانی مەکتەب بەڕاست حانوتەکانی مەکتەب بەداخەوە هەمووی شتی یعنی شیرین هێنن بۆ مناڵش مەجبورە بڕوا بکڕێت و دوایی کە گێتە ماڵەوە هیچ خواردنێک ناتوانێت بخوات. بێژگەلەوەش حتا مەکتەبە ئەهلیەکان کە خواردن هێن بە مناڵ زۆربەی کێک و شەربەت و عەسیر و ئەو شتانەیە باشە. ئەوەش تەسیر دەکاتە سەر یعنی وا مناڵەکە فێرەکە پڕ داتە سەر شتی شیرین وەکو شەکر وەکوانە ئەم پێڵم تریاق یعنی مادی هۆشبەر کە فێر بووی ناتوانانی واز لێبێنی. ئێستا مەسەڵەن تۆ مەسەڵەن خواردنێک دەخۆی دوایەوە کێکێک ئەخۆی خواردنەکە تێرەوی پاش ئەوە کێکێکە خۆی ئەو کێکە پارچەیەکە خۆی مێشکی دەڵێ هیکەم بدرێ حەزت لێیە بخۆی زیاتر، بەڵام خواردنەکە حەزت لێ نییە بیخۆی زیاتر، بەڵام کێکە هەر تێر نابی مێشکت لەبەر و ڕادێ لەگەڵی هین دروستەکە دۆپامین دروستەکە دۆپامین هی دڵخۆشیە باشە. ئەو کێکە وای لێ دەکات بەرز دەکاتەوە دڵخۆشە بێ دوایی کە هاتە خوارەوە پێست پێوێت دیسانە بێ بخۆیتەوە. اینجا ئەوە زۆر زەرەری هەیە بۆ مێشکی مناڵ پێویستی بە شەکر نییە، پێویستی بە چەوریەکی باشە. ئەو چەوریە باشانە لەکوێ هەیە؟ لە چەرەساتە، لە هێلکایە، لە ماسیە، لە ماستە، لە پەنیرە، لەو شتانە خواردنی تەندروست بۆ مناڵان. ئەوە مێشکی مناڵ بەقوت دەکات. مێشکی مناڵ بە شەکر تەبە بێ، حرەکەتی زۆرە بێ، خواردنی کەمە بێ، لاواز دەبێ، بێتاقەتە بێ. بەڵێ دەستخۆش بێت دکتۆر، زۆر سپاس دەکەم بە خێراتن دەکەم. دووبارە و سێبارە زۆر سپاس دەکەم دکتۆر کە بەشداری ئەو بەرنامەیەت کرد. من خۆم زۆر زانیاریم وەرگرت ئینشاءڵڵا کە بیسەرە خۆشەویستەکان و بینەرەکانیشمان سوود وەربگرن. زۆر سپاس بە خێراتن دەکەم دکتۆر. کەواتە ئێمەین کە ئاراستەکانە گۆڕین بەرەو تەندروستیەکی
باش و باشتر بۆ منداڵەکانمان کەواتە بە ئەو زانیاریانەی کە دکتۆر کاوە پێشکەشی ئەوەی خۆشەویستی کرد بە وریاییەوە گوێبیستی بکەین و ئینشاءڵڵە بتوانین لە ژیانی ڕۆژانەمان بەردەوام بین. بیسەران و بینەرانی خۆشەویست دەگەینە کۆتایی بەرنامە و تا بەرنامەیەکی تر و بە یەکتر گەیشتنەوەیەکی تر ماوە.